کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕێگای بارەگا و ناوەندە ئەکادیمیەکانی هەمیشە هەوڵی پەروەردەکردنێکی تەندروستی داوە بۆ ئەوەی کۆمەلگا لە سایی بحەسێتەوە و نەوەیەکی دەستپاک و خاوەن ڕەوش پێشکەش بکات. هاوڵاتیانیش هەمیشە بە متمانەیەکی زۆرەوە منداڵەکانیان دەخەنە بەردەم ناوەندە پەروەردەییەکانی کۆمەڵی دادگەری بۆ ئەوەی بە ئاینی پیرۆزی ئیسلام گۆش بکرێن و ڕەوشت بەرز بن. ئەمە کۆتایی هاتنی خولێکی دیکەی هاوینەیە کە ئەنجومەنی سۆرانی خوشکانی کۆمەڵی دادگەری بۆ پەنجاکچیان کردبووەوە و بە مەبەستی فێربوونی قورئانی پیرۆز و ئادابە ئیسلامیەکان. سەرەتا زۆر سپاسی خوای پەروەردیگارەکەم لەسەر ئەو دەرفەتەی لەو هاوینەدا پێی بەخشین لە ئەنجومەنی خوشکانی سۆران بە هاوبەشی لەگەڵ ناوەندی سۆران بەشی خوشکان هەستاین باکردنەوەی خولی هاوینەی کچان تایبەت بە قوتابیانی کچ تەمەنی 7 بۆ 15 ساڵی. بە خۆشحاڵیەوە الحەمدوللا خەڵکێکی باش قوتابیانێکی باش ڕوویان لە خولەکەمان کردبوو. سوودی زۆرم لە خولی هاوینە وەرگرت و سوپاس مامۆستایانیش دەکەم کە ئەمیان فێری ئەو قورئانە کرد و فێری پەروەردەیان کردن پەروەردەی جوان. و لێرە هەستاوین بە لەبەرکردنی قورئانی پیرۆز و خوێندنەوەی قورئانی پیرۆز لەگەڵ زانیاری دەربارەی ژیاننامەی پێغەمبەرە. پێشتر لێرە زۆر بە کەمی ژیاننامەی پێغەمبەر مەزانی لێرە فێربووم و هەروەها قورئانم زۆر کەم مەزانی لێرە توانیم فێر بم. لەم سەردەمەی برەودان بە بیری ئیلحاد و ڕێخۆشکردن بۆ بەلاڕێدابردنی گەنجان و لاوان و دوورخستنەوەیان لە ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە کۆمەڵی دادگەری لە ڕێڕاگەیاندن و خول و ڕاهێنان لە بارەگاکانی ڕۆشنبیری ئیسلامی بڵاو دەکاتەوە. هاوکات کار بۆ گەڕانەوەی ڕەسەنایەتی و پابەندبوون بە ئاینی پیرۆزی ئیسلام دەکات بۆ ئەوەی هەمووان لە ژێرسایە و سێبەری ئیسلام حەساوە بن. جێی خۆشحاڵیە کە دەبینین بارەگاکانی کۆمەڵی دادگەری ئیمڕۆ بەکاردێت بۆ کردنەوەی چەند خولێک بۆ پێگەیاندنی نێوجەوانان و بۆ بەبیرهێنانەوەی گەنجەکان و پەروەردەکردنیان و بۆ بەبیرهێنانەوەی گەورەکان لە ذیکری خوای گەورە و قورئانی پیرۆز و حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چ بەکردنەوەی خول بێ چ بە پێگوتنی قورئانی پیرۆز بێ. من ئاگادارم لە نزیکەوە حتا ستافی مەڵبەند مەشغول ئەبن بە لەبەرکردنی قورئان لەگەڵ جەنابی مەسئول مەڵبەندی سۆران. یعنی ئەوە زۆر شتێکی جوان و ڕێکوپێکە کە دەیبینم کاتێک ئەو خوشکانەش دەبینم لەو دەورانە کۆتایی بە خولێک دێنین نازانم چۆن خۆشحاڵی خۆم دەربڕم. تەنها سوپاسی خوای گەورە. پەروەردە بەردی بناغەی پێشکەوتنی وڵاتانە گەرەنجی هەیە لە سەرگەشەکردنی لایەنی ئابووری و کلتوری و سیاسی و کۆمەڵایەتی. بۆیە هەمیشە ئەوانەی وڵاتیان خۆش دەوێت و دەیانەوێت کۆمەلگا پتە و ڕەوشت بەرز بێت پەروەردەیەکی تەندروست بڵاو دەکەنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.